ها بۆیە تۆ خۆ مەشغوڵ مەکە بەوەی سەرکەوتن کەی دێ، خۆ مەشغوڵکە بەوەی بۆ سەر ناکەوین، ڕێگر چییە و چۆن سەر بکەوین، عوامل چییە. ئەو دوان عواملەکانی سەرکەوتن گەورەترینیان چییە؟ تەوحیدی کەلیمە لەگەڵ تەوحیدی سەف. بەبێ ئەو دوانە سەرکەوتن نابینی. هەتا هەمووی موحید نەبێ و هەمووشی یەک جەماعەت نەبێ، یەک ئومەت نەبێ، نابینی سەرکەوتن. ئەو کاتە سەرکەوت نەبینی کە هەمووی موحید بێ و هەمووشی یەک جەماعەت بێ. کاوە لە زۆر ئاەتە باس کراوە وەلایەتی تریشا باس کراوە کە هۆکاری فەشەل چییە و هۆکاری تیاچون چییە؟ ولا تنازعوا فتفشلوا. وەگەر موحیدیش بن مادام تەنازعتانێ لە بینی خۆتانە تەوحیدی سەفتانێ تەفشلوا، تیاچ فەشەلێن و بە تەماش نەبی لەگەڵ مشریکی ناتوە سەر بکەوی. ئومەتێکی موحیدە بەدواوە نەبێ ناتوانی سەر بکەی.